باخەکە و بۆ کرا بە باخێ لە باخەکانی ئین ئەم جێگەی و قەبرە بۆ باکرا بە باخێکی خۆش هەتاکو کەی هەتاکو ڕۆژی قیامەت دەچیتە ئەو ماڵی خۆت ئەویش دەڵێ وەکو چۆن مناڵقی نەگرێ قاجەیە لە عەرضەڵێ ڕەبی ئەقیم الساعە ڕەبی ئەقیم الساعە حتى أرجع إلى أهلي ومالي پەروەردگار خۆی یا زوو قیامەت کە چای پێکە بەهەشت چ خۆشێکە و چ قەسر و چ هینێکی تایە پەلەیەتی خوا زوو قیامەتە سەرێ بۆی زوو بگاتە جێگاکەی خۆی مەلایکەتەکانیش پێڵێن ئەڵێن پەلە نەبێ نەم نەومة العروس الذي لا يوقظ إلا أحب أهله إليه بخەوە وەکو ئەو زاوایی کە شەوی یەکەمی زاوایەتێتی کە بەیانی خۆشەویستین کەسی خەبەریەکات و ئا بۆ حاڵە خۆشە بن و ئیتر ئیسراحەت خەفەت نەخۆشی لەشنی یەشا عەذاب نەبوونی دنیا نەما بخەوە بحەوێرەوە تۆ تازە هاتووی لە دنیاوە هیلاکی ڕۆحکێشان بەرز کرایتەوە بۆ ئاسمان ئەم هەموو شەغەری بەدیوە پرسیاری منکەر و نەکیر چی و بەسەر هات تەواو ئیسراحەتکە بحەوێرەوە ئیتر هەتا ئەو ڕۆژەی کە خەبەرت دەکەنەوە ئینجایەت بەڕێ ئەکەوی بەرەو ئەو مەنزلگەی کۆتاییەت ئیتر بۆ خۆی پاڵێکی لێهاتۆ ئیسراحەت پێغەمبەر صلی الله علیه و فەرمی هەتا چاوی کارەکە بۆیە بێ بەڕووناکی بۆیە بێ بەڕووناکی و بە باخێکی خۆش و کاتی تیا باتە سەر پاڵی لێهاتۆ ئیسراحەت کابرای بێ ئیمان خوا پەنامان با منکەر و منەکیر کاتێک کە هاتنە سەری کە پیان و خوات کێیە زمانی لاڵە بێ ئەم ترسناکی و ئەم وەز ئەم قەبرەکە ئەو باوەڕی پێ نەبووە بچنیە خۆڵ زینگ و بوونەوەی چی خوای چی گاڵتەی بە ئێمە ها و گاڵتەی بە عەقڵی موسڵمانان هات ئەیوا ئەمانە خۆیان بە چیەوە بێ عەقڵ کردووە بۆ نایان پێکێ هەڵدەن بۆ نایان تۆزێ تا ژیانتان ماوە ڕابێرن گەنجێتی خۆ لە چیا سەرفەکەی گاڵتەیان بە موسڵمانان نەکرد ئەو ڕۆژە حەقەکە بینێ ئەو ڕۆژە عەینە اليەقینەی بینێ عەینە اليەقین بە چاوی حەقیقی جا باش شتێکتان عەرز بکەم هەنگێک کەس ئەم قسانی من باسیەکەم یاخود ئەم شتانی کە ئێستا ئاوا بەم شێوەیە ئەیڵێم لەوانەیە هەنگێک کەس بڵێ ئەمە وەکو خەوێک وایە یعنی وا بزانێ ئەم حاڵەی کە بەسەری دێ وەکو چۆن خەوێکە بینێ ئاوا بەسەری دێ بەڵام نە ئێرە لە چاو ئەوێ خەوە کە مردی ئینجا خەبەر دەبێتەوە الناس نيام فإذا ماتوا انتبهوا كي مردن إنجا خبريانا بيتو خلق نوستون كمردن إنجا خبريانا بيتو يعني إيرا لتشاو أبيا خوا أم دنيا لتشاو أبيا خوا ألي باشا خو من لجيانم للدنيا هموي خويبو لذي كمردي إنجا تشاوي راسي دكريتو يعني تو شو لمالو خوي كبيني كهستاي بياني خبري بوا بيني أم خبر بونويد أم راسيد لقل خوكت شنا إيرا لقل أوي أواندي فرقة إيرا خوكيا نق أوي خبر بونوكيا باش كدان نشانو تيان خواوكي زماني لالا بي فيغ مصاصة نفسه لغيري ها غيري أم قسينات وانا هيتشي كبكا هرالي ها زماني لالا بي قوينا بي شكاو لبي جيانيا لا إله إلا الله بدميا نهاو ئەڵێن لەسەر چ دینێ بووی بڵێ چی نایە و بەرنامە پڕپوچانەی دنیا بە کە خۆی پێڵ خەڵەتان بوو لە دنیا کە خەڵکیشی پێ گومڕا کرد هەرەڵێ ها ئەڵێ نەیە و پیاوەی کە ناوی مەحەممەد بۆی و من پێغەمبەرم تۆ چیت بووت بەرامبەری بۆ جاری سێم عینە ناماقوڵ یەکاتەوە بە زمانێکی شکاوەرەڵێ ها نازانم خەڵک چیانوت من جوامەوت لا ئەدری كنت أقول ما يقوله الناس أو خلق تشيانود بن جوا مانود أو أنش بيالن نزاني وهد نشي زاني في مصر أنا مسلم سبحان الله لتي الله كان بدسويا لأسنيكا من النوع يكيد الخواي تبارك وتعالى ما بارز لو خجالتي ولو رسواي أو رجا أفرمي لقل كشان بتطبي سريا هواريكا حتى ثقلين هي غير ثقلين نبي حتى مخلوق إخوة هي جيتي ويا پێغەمبەر صلی الله علیه و سلم قسم بخوا لە ترسی ئەوە نەبوایە کە ئیتر نەتان ئەوێرا کەس بنێژن کەس نەیوێرا کەس بنێژێ ئەینا وام لێ کردن گوێتان لەو ئازار و هاواری قەبر بوایە بەڵام گوێتان لێ بوایە کەس نەیوێرا کەس بنێژێت بۆیە کە خوای گەورە ئەو شتەی سەتر کردووە لەولا ئەن تەدافەنتم لەبەر ئەوە نەبوایە کە ئیتر یەکتر دفن نەکەن یەکتر نەنێژن وامە کرد کە گوێتان لە عەزابی قەبر بێ بۆ ئەوەی بتانزانیا چ بەڵایەکی تایە يقليان ليدن حفتا قضيبا بناخي عرضا وروحيانتي ريك بو كيو بو سجين بو او اقري جيري جيروا كروحيانتي كافركاني كي حفصابه بتنور يقنا تنوركاني اقر انجا دروازيكي بو كريتو كشون لا يخومان بسطلاي دي بيني ياخد آية حرب دروازيكي راستية خواهي قولت شون يتن لا او شو نما نديوا
نیظامی ئەوێ چۆنە مەگەر خوا بزانێ دەواازەیەکی بۆ کرێتەوە ڕێک لە پێشا بەهەشتی پیشانێن بۆ ئەم کافرە لە پێشە کابرای موسڵمان لە پێشا کوێیان پیشاننا جەهەنەم ئەم لە پێشا بەهەشتی پیشانێڵێ ها ئەو قەسرە ئەو خۆشیان بینیت شێ دەبێ بۆیە ئەڵێ ئەوە چییە ئەڵێ ئەوە ماڵی تۆ بوو خۆت لە دەستتدا هەی خەسارە مەنگی دنیا و قیامەت ئەوە جێگەی تۆ بوو ئەوای لێ بە یەکێکی تر اینجا دەواازەیەکی بۆ کرێتەوە بۆ ئاگرەڵێ ئەوا بینی ئەوە ماڵەکەی تۆیە کەی زینگ و کرایتەوە قیامەت ئەوە جێگەی هەتایتە کە ئەبینی ئاگری دۆزەخ چۆنە هێشتا خۆی لەو عەزابە هێشتا ئێرە لە چاوێ هەر هیچ نییە بۆیە خوایەڵێ تو خوایە قیامەت هەڵنەسەنی هێشتا ڕازیە بۆ عەزابەی کە تیایەتی بەس نەچێ بۆ ئاگرەی کە پیشانیاننا کەی جەهەنەمە اینجا ئاوا قەبرەکەی لێتەوە یەک بە تاریکی ڕۆحیانە چێتێتە ناو ڕۆحیانەتی کافرەکانەوە هەتا ڕۆژی قیامەت لە عەزاب و ناڵە و هاوارا بێ خوا پەنامان بە کابرای موسڵمان کابرای ئیماندار و باوەڕدار دوایەوەی کە حەوێتەوە ئیستراحەتێکات سبحان الله هەنگێ لە ڕیواتەکان واگەێنن کەوا دراوسێ قەبرەکانی لەوانەی کە ئەهلی ئیمانن یاخود کەس و کارەکەی خۆی کە پێش ئەو وەفاتیان کردو و مردوون سبحان الله دێنە لای دوایەوەی تر ئیشەکە تەواوی تر وتیان ئیستراحەت کە حساب و فیتنە و تاقیکردنەوە و گوشینی قەبر و منکەر و نەکیر و پرسیار و جواب و هەمووی تەواو بوو ئیتر تەواو وەکو عەزم کردن شەوی یەکەمی ماڵە تازەکەتە کە ئەو شەوە ئەگەر خۆش بووی تر هەرچێکی تری بەدوایە دێ لەو شەوە خۆشترە ئەگەر خوا پەنامان بە خراپیش بوو هەرچێکی تری بەدوایە دێ خراپترە ئەو شەوی یەکەمە لەو قەبرایجە دەرو دراوسێ دێن بۆ لاو بە خێراتنە دەکەن کەس و کارەکەت دێن بۆ لاو دایکە باوکە برایە خۆشەویستەکانتە ڕەفیقەکانتە ئەوانەی کە ئەهلی ئیمان بوون پێش تۆ وەفاتیان کردووە چۆن غەریبێک لە خاریجەوە دێتەوە هەموو یەن بەرەو پیری باوەشی پیاکەن ئاوا دێن باوەشی پیاکەن جا هەر یەکە و جیایە کاتوەڵێ توخوا ئەرێ فڵانی کوڕی فڵان ئەرێ خێزانەکەی من وەفعیان چۆن بوو ئەرێ تۆ هاتووی تۆ ئەخباری مناڵەکانم ئەرێ فڵانی کوڕم ئەرێ فڵانی باوکم ئەرێ فڵانی دایکم یەک بەیەک ئاوا ئەحواڵی زیینوەکانیان لێپرسن ئەویش وەڵا ڕێک چۆنە چی زانی و ئاوا بۆیان بازەکات ئەگەر باش بووتی ئەهلی ئیمانە ئەلحەمدولیلا بەخوا کوڕەکە و دایم لە مزگەوت دەمبینی لەگەڵ خۆمانە جەماعەتێک کرد دەست بەرزەکات و کابرا سپاسی خواکە لە خۆشیە کە کوڕەکەی ئەلحەمدولیلا باشە خەبەرەکە لەوە ئەزانن یعنی مردوەکان لە ڕێی ئەوانەوە خەبەری زیینوەکانی دنیا ئەزانن لە ڕێی مردوەکانی خۆیانەوە سبحان الله ئەڵێ ئەگەر پرسیاری زەلامێکیان لێ کرد وتیان ئەی فڵانی کوڕی فڵان وەزعی چۆنە ئەیژوتی ئەی باشە خۆ پێش من مردووە چۆن نازانن ئەڵێ لەگەڵ وایان و ڕێگە کێشن بەدەستیان ئەڵێ ئای سبحان الله سولیکە بهی غیر و مەسلەکینا سبحان الله ڕێگەی ئێمەیان پێ نەگرتووە ڕێگەی ئەولایان نەگرتووە براوە ئیلا ئوممیه الهاویە براوە بۆ کوێ خوا پەنامابە بۆ ئاگرەکەی هاویە براوە بۆ یەکە نەهاتووە پێش تۆ مردبێت و ئێمە نەماندی بێ دیارە بەرەو ئێرە نەهاتووە بەرەو عەزاب ڕۆشتە خوا پەنامابە چونکە ئەهلی عەزاب لە تاو گیانی خۆی لە وەزعی ئەوەیان نییە پرسیاری کەس کە بزانێ حاڵی خەڵکی کە چۆنە جا ئەم ڕۆحیانەتانە خوای تەبارەک وتەعالا بە ئەهلی ئیمانمان قبوڵ کات و بمان پارێزێ لەوانەی کەوا ئاوا ڕیسوا ئەبن لەو ڕۆژەیە و لەو لەحەزەتەیە ئەمانیش دەرەجاتیان تایە هەم خراپەکان دەرەجاتیان هەیە هەر زۆر خراپ بووە سبحان الله هەنگی علاماتی لە دنیاە دەرەکەوێ هەشە هەر زۆر باشوە هەنگی علاماتی هەر لە دنیاە دەرەکەوێ ئەوانەی کەوا پلەیان بەرزە و دەرەجەی شەهیدیان هەیە لە لای خوا سبحان الله جاری وا هەیە جەنازەکەی لاشەکەی یەک بۆنی خۆشی لێ دێ خەڵک هەمووکو معجزەی خوای تەبارەک وتەعالا پیشانیان هەیە جاری وا هەیە هەفتەیەکە مردووە ئەیخەنە ناو قەبرەوە کەچی برینەکەی خوێنی لێ دکێ کابرای کافر و بێدینی جاری وا هەیە سەعاتێک نەتێڤ نەپەڕیەوە بەسەر مردنەکە کەلاکەکەی بۆ گەنەکە ئەگەر زوونەی شارنەوە خوا پەنامان بە یا خەوبینینی کەس و کاری پێوەی تۆ خەوبینیەکێکە مردووە سێرەکەی لە باخێکی خۆشات